لە کەرکک گرفت و کێشەیە کاتۆ تا ئاراوە ئەویش کەمبوونەوەی دەرمانە لە تەندروستی کەرککدا لەسەر ئەم بابەتە و ناوڕۆک و فوادی کێشەکە لە چێوە سەرچاوی کرد و ڕێگە چارەکان و هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەگەڵ بەڕێز دکتۆر هێمن فایق لێپرسراوی دەرمانخانەکان لە فەرمانگەی تەندروستی کەرکک ڕاستەخۆ لە کەرکک و میوانی ئێمەیە. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. هۆکار چییە کە دەرمان لە تەندروستی کەرککدا کەم بۆتەوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. هۆکارێکی ڕئیسەکەی کەوا کەمبوونێکی دەرمانێک لە نەناو نەخۆشخانەکانمان ئەوەیە نەبوونێکی بوجە، بە تایبەتی نەبوونێکی بوجە بۆ ئیمساڵ و بە تایبەتی لەم دوو مانگە ئەخیرەکە کەوای کرد نەبوونێکی پارە بتوانین ئەو پێداویستیە تایبەتانەی کەوا لە ڕێی ویزارەوە بۆمان دابگی ناکرێکە خۆمان بتوانین دابینێکی بکەین لە ڕێی بازارەکانەوە بیکڕین. نەبوونێکی پارە هۆکارێکی سەرەکی ئەوەیە کەوا هەنێ کەموکورتی بووە لە هەنێ دەرمانایە و ئێمە بەردەوام لە هەوڵدانینەوە بۆ چارەسەرکردنی ئێمەگە بۆ دابینکردنی پارەی پێویست بۆ ئەم کێشەیە بۆچی پارە نییە چارەسەر بکەین و بنبر بکرین. بۆچی پارە نییە؟ وەڵامی نەبوونی بودجەیە. نەبوونی بوجە ئاشکرایە بۆ هەموو کەسێک نەبوونی بوجە بۆ 2022 کەوای کردگینەوە یەک لە سەر 12 هەموو ماگانەگە سەرڤێت کە بەتایبەتی لە کۆتایی پێوترێ سنە لە مالیە ئەم سێ مانگە ئەخیرەکە کەوای کرد هیچ پارەیە نەمێنەگە ئەو پارەی کەوا هەیە بەس دابگی نەکرێ بۆ بەشی ڕاتبی فەرمانبەران کەوای کرد پارە نەمێنێ بتوانین ئەو پێویستی ئەو پێداویستی کەوا ئەو دەرمانەی کەوا نیمانە لە ڕێی ویزارەوە نێت بتوانین خۆمان بیکڕین. بەڵام لە ڕێی ویزارەوە بەردەوام ئێمە هەر دابگی نەکرین، بەردەوام ئێمە هەفتانە لە ڕێی ویزاری خۆمان لە ڕێیەکی مادیە واتە شەرکە لە عەمەلێکی تەسویق الأربیە دابگین دەرمانمان بۆ دێت و حەسە وەرەگرین. بەڵام خۆ تەزانی هەنێ فەرمو عەفوا. باشە دەمەوێت بزانم چ دەرمانێک ئێستا لە نێو تەندروستی و لە نێو فەرمانگە تەندروستیەکانی کەرککدا بە دیاری کەم بۆتەوە؟ بە خۆشحاڵانەوە ئەتوانین بڵین هێشت نەگەیشتونەتە سەر ئاستی کەوا خزمەتگوزارەکان بوەستێت. یعنی هەر بەتەنانەت کاتی ئەم چاوپێکەوتنە ڕەوانەیە دەیان نەفەرمان هەبێ لە ساڵی عملیات دەکرێن. ئەوانە واتە هەمووی بە دەرمانێکی تەخدیرە. هیچ کێشەمانیە لە دەرمانێکی تەخدیر، هیچ کێشەمانیە بەم جۆرەی ئێستا تەندروستی کەرکک بەردەوام دەبێت لە چارەسەرکردنی نەخۆشەکان بەبێ کێشە. چارەسەرکردنی دابێ بەبێ کەشەی تا ئێستا نەگەیشتونێتە ئەو ڕادەی کەوا خزمەتگوزارەکان بوەستێت خزمەتگوزارەکان بەردەوام هەمە هەر ئەبێت و ڕەسیدێکی هەمانە ئەتوانین تا سەرساڵێکی تازەش هەروە بەردەوام بڕۆین. بەڵام ئەگەر کێشەکە نابینکردنی بوجە هەر نەبێت ڕەنگە ئەو کاتە بڕۆین لەناو مەترسیەکی ڕاستەقینە و هەنێ خزمەت هەنێک کەم بێتەوە. بەس بەڵام بە خۆشبەختانەوە تا ئێستا ئێمە لە هەوڵیشداین لە دابینکردنی ئەو دەرمانانی کەوامانەوەی لە ڕێی پارێزگاکانی ترەوەش هەماهەنگی هەیە لە بینمان لە بین هەر هەموو ماوەی چەند ڕۆژە هەستان کردووە کە بڕی دەرمان وەکو ڕۆژانی پێشتر نیە لە نێو کەرککدا جۆرێک لە کەمبوونەوە دروست بوو بێت؟ بەتایبەتی لە مانگی 11 و ئەم مانگە هەنێک کەموکورتی نەبوونی پارە لەم دوو مانگە هەنێک کەموکورتیمان هەیە بۆ هەنێ دەرمان ڕەنگە ئەو دەرمانانە وان نەکاکەوە خزمەتگوزاریی بوەستێ لە ناو خەسەخانەکان نە خزمەت هەر بەردەوامە، عملیات هەر بەردەوامە، تەواڕەکانمان بەشی ئیمەرجنسیەکان هەر بەردەوامن، بەشی دەرمانە تایبەتەکان کەوا بۆ هەنێک نەخۆشی تایبەتەترێ هەر بەردەوام دابین کراوە، بەشی دەرمانی سەرەتانیەکان واتە ئەنتیکەنسەر بەردەوام هەر تەجهیز دەکرێن. ئێمە سەرەکیەکەمان ئەوەیە تەجهیزمان لە ڕێی ویزارەوەیە. ڕەنگە ویزارە بەیانین تەجهیزێ باشترمان بک بتوانین دەها پێویستیمان هەر پێوە بە بوجە نەبێت کەوا دەرمان بکڕین لە بازارەکان. باشە هەمانگیدان یاخود داواکاریەکانتان هەم بۆ حکوومەتی عراقی و هەرێمی کوردستان و شار و ناوچەکانی دیکە کە لە توانایاندا هەیە هاوکاری تەندروستی کەرکک بکەن هەماهەنگی و کۆنتاکتان لەگەڵیاندا چی بووە و هاوکاری ئەوان چی بوو بۆ تەندروستی کەرکک؟ بەڵێ ئێمە بەردەوام هەماهەنگین لەگەر هەموو فەرمانگەکان یانی بەتەنانەت بەس بۆ نمونە تا دێنێکە فەرمانگەی تەندروستی سلێمانی لای ئێمە بوون دەرمانیان هێنا بۆ من دەرمانمان داپیان بەردەوامین لە هەوڵدانە بۆ دابینکردنی ئەو دەرمانی کەوا من ئەمەوێت ئەو دەرمانی کەوا ئەو ئەوێت بەردەوام
لە هەوڵداین لەگەڵ هەموو پارێزگاکان تەنانەت من لە هەڵەبجەی شەیدانەوەش دەرمانمان بۆ هێناوە لە دوهۆکەوە لە بەسراوە لە واسطەوە لە نەجەفەوە بەردەوام لە هەمەهانگێکین وەکو ئەلەی لە ژووری عملیاتین لە ژوورێکین هەمومان ئەوەی کەوا بتوانێت یارمەتیمان بدا ئەوەی من بتوانم یارمەتی بدەم بۆ یەکەم بەردەوام لە هەمەهانگین و وزارەش بەردەوام لەگەڵمانە بۆ دامینکردنی دەرمان و بەردەواممان هەفتانە ئێمە حەسەمان وەرەگرین و ئینشاءالله ئێمە يعني هیوادارین کەوا حەسەی وزارە بتوانێت ئەو دەرمانەی کەوا ئستەحالیە نییە ئەو دابینی بکە ئەوەیە بودجەیە دابینی چەند جۆر دەرمانەکە اقرار بکرێت کەوا ئێمە بتوانین نیتانە پێویستانە پێیەتی بۆتان دابین بکرێت ئەم بە تایبەتی سەحالیان ئەو پێویستیەمان پێ نییە هەمانە ڕەسید وەکو ئاماژەم پێدا ڕەسیدێکی باشمان هەیە تا ئێستا پێویستیمان بەوە نییە نەکو من لە شوێنێتر بێت بەڵام نەبوونی پارەوام لێ کاتێکی نەکو من ئەوەیە حساباتی گەرە خۆمان بکەین کەوا ئەو ڕەسیدەی کەوا هەمانە تا چنێ بەشمانەکە من ئەو ڕەسیدەی هەمە تا ماگێدا دوو ماکتر ئەمبات بەڵام ئەگەر هەر نەبوونی پارە هەر وەکو ئەم سبێنە ئەو کاتە ئەگەینە ئەڕۆین ناو گرفتێکی حەقیقی ئەگەر لە هەمان کاتشە ئەگەر وزارە دابینی نەکا بۆمان باشە ئێوە لە بوونی کێشەیەکی لەم جۆرە کە تا چەند مانگێکی دیکە پارە و بوجە بۆ تەندروستی کەرکووک تەرخان نەکرێت یعنی حکوومەتی عراقتان ئاگادار کردوتەوە کە هەوڵی جدی بن بۆ ئەوەی لە کاتێکا کە کێشەکە گەورەتر بوو خوا نەخواستە چارەسەرکردنیشی قورستر بێت بەڵێ بێگومان دای من فەرماگای تەروگەسی کەوکۆک لە هەوڵدایە لەگەڵ ویزارێکی چی لە ویزارەی ئەگەر تەندروستی بێ ئایا لە ویزارەی مالیە بگێت بۆ دابینکردنێکی بودجەی پێویست بۆ هەم بۆ کە ڕاتبێکی فەرمانبەران هەم بۆ تەخسیساتێکی کەوا خزمەت ویزارێکی بۆ ئەگەر کڕینێکی دەرمان بێ ئای بۆ هەرچی بابێتێکی تر بگێت بەردەوام لە هەوڵداین بۆ دابینکردنی پارەی پێویستە باشە دەمەوێت ئامادەبوونی جنابە بە دەرفەت وەربگرێم سەبارەت بە نەخۆشخانە تایبەتەکان لە کەرکووکدا بە تایبەتی دەزانین کە کەرکووک لە ماوەکانی ڕابردووە بە زروفێکی جیاوازتردا تێپەڕێوە بەهۆی بوونی شەڕی داعش و برینداربوونێکی زۆر کە پێویستیان بە چارەسەری و دەرمانی پێویست و نیشتەرگەری هەبووە بە شێوەیەکی گشتی نەخۆشخانەکان و تەندروستی کەرکووک چۆنە بۆ پێشکەشکردنی ئەم جۆرە خزمەتگوزاریانە و ئەم چارەسەریانە بە خۆشببختانەوە بەردەوام ئێمە نەک هەر ئەوەیە کەوا با بڵێن خەڵکی کەرکووک سەردانی نەخۆشخانەکارمانەکە تەنانەت ئێمە خەڵکی دۆزش سەردانی نەخۆشخانەکانی کەرکووکەکە خەڵکانی ڕشاتێک سەردانی نەخۆشخانەکانەکە ئەوە هۆکارێکی ڕێگیسیە کەوا زیادبوونی نەخۆش لە نەخۆشخانەکانی کەرکووکایە کەرکووک هەرەوە نییە بۆ خەڵکی کەرکووک بێ نە خەڵکی دۆسیشی بۆ دیگە خەڵکی شەرگارەکەشی بۆ دیگە یعنی کەرکووک و ڕێژەی دانیشتوان زانین بەردەوامی لە بەرزبوونایە ئەگەر چی بە ئاوارەکانە بگە ئەگەر چی بەو هێزە تایبەتەرە بگە کەوا دیگەنێ ناو کەرکووکە ئەگەر چی لە پارێزگەکانێکی ترەوە بگێت ئێمە بۆ عیلاجبوونی بۆ هەنێکە بۆ عیلاجکی تایبەت لە پارێزگەکانێکی تریشەوە دیگەن بۆ ئەلێرە عیلاجەکەیان وەرەگرن ئەوە وای کردووە هۆکارێک ڕەنگە نەتوانین ئەو بەشی دەرمانەی کەوا دابینیەکەینە ئەو بەشی دەبانەی کەوا داوایەکەی لە ویزارە بەشی کاملمان بکە ڕێژەکە بەردەوام لە بەرزبوونایە نەخۆشان لە پارێزگەکانێکی ترەوە بەردەوام هەر سەردانی کەرکووکەکەن و ئەوش ئەگەڕێتەوە بۆ چاکبوونی نەخۆشخانەکانمان باشەوە تا ئێوە داوا دەکەن لەم حکوومەتەی ئێستادا و هەروە لە بودجەی ساڵی داهاتوو کە پەسەند کرا بڕی زیاتر پێداویستی پزیشکی و دەرمان و بودجەی پێویست بۆ کەرتی تەندروستی کەرکووک دابین بکرێت بەڵێ ئێمە بەردەوام ئەو داواکاریەمان هەیە لە وزارەکەمان بەردەوام ئەلین ئێمە حسەکە ئێمە کەرکووک ئەبێ زیاتر بکرێ ئەبێ ڕێگەچاوی زیادبوونی خەڵکی بکرێ ئەبێ ڕێگەچاوی زیادبوونی ئەو نەخۆشانی کەوا لە دووز و لە شرگاتەوە بۆ لای سەردانی ئێماکەن ئەبێ ئەمانە هەمووی بەهین وەریگرین و بە خۆشببختانەوەش بەڵام وزارەش بۆ هەنێ دەرمان حسەکەمانێکی زیاد کردووە بەس خۆ تەزانی هەنێکە کەم کورتیش هەر لە ناو ویزارەش هەیە نەبوونی بوجە هەر فەرماگەی تەندروستی کەرکووک ناگرێت وزارەتش ئەگرێتەوە وزارەتش ئەرێ منگەشە ئیمساڵ بوجەم نییە ئەو بوجە پێویستیەی کەوا بتوانم هەموو ئەو کەلوپەل و ئەو دەرمانە پێویستیانە دابین بکەم بۆ هەموو پارێزگاکانی عێراقایە بەڕێسیە من فاق لێ پرسراوی دەرمانخانەکان لە فەرمانگەی تەندروستی کەرکووک زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کەرکووک و میوان مابوویت